هەندێک میوەرمەوە بێت بەس من پێم باشە دەست پێ بکەین لەبەرەوەی پابند بین بە کاتەکانی خۆمانەوە هەموو لایەکتانم چوارشەممەیەش بەخێر بێن بۆ ئەم ماڵە بچکۆلە خەنجیرانەیە کە ناومەندناوە کاپترەیە کەلتوری زەردەشت ماڵی زەردەشت ماڵی زەردەشتەکان زۆر نازناوی لێنراوە بەهەر حاڵێمە تەنها و تەنها یەک ئامانجمان هەیە ئامانجمان ئاینزایی نییە ئامانجمان هیچ شتێکی تر نییە سیاست نییە بە پێچوانەوەمانەوە یۆش دووخینەوە لە سیاست و لە جۆنجاڵەکانی ژیان هەموو چوارشەممەیەک لێرە ئێمە بە هەوڵ و توانە و ماندووبوونی کۆمەڵی مۆسیقی خۆبەخشی زۆر ئەو کوڕەچاکانەی کە هەموو کاتی هاوکارمانن ئەو مۆنتێرەی کە ئیشی دەنگمان بۆکە کامێرەمانەکان ئەو کەسانەی لێرە بە خۆبەخش لەسەر و هەموو شوێنەوە ئەو هونەرمەندە گەورانی کە ئامادەن بێن لێرە بە خۆبەخش بەبێ بەرامبەر خزمەتی پایتەختی ڕۆشنبیری بکەن ئەم ڕۆژێکێک لەو هونەرمەندە ناودارە دەنگخۆشانە کە بەڕاستی شانازی پێوەکەی نەمە کاکە پەیوەنجەف و کاکە ئازادی خەیاتن کە کاکە ئازاد ئەمە چەندین جارە کاکە پەیوەند من ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە کە بە پەیوەندیک تەلەفۆنی ئامادەی خۆی پیشان بە ئەویش لێرە خزمەت بە پایتەختی ڕۆشنبیری و بە هونەر و کلتور کە زۆر سپاسەکەم بە خێراتین